سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتۆ هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. ئازیزان من زارا مەحموودی خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی تر لە بەرنامەی ئاسۆی بەرابەری دەبمە میوانی ماڵەکانتان. لەم بەرنمەیەدا ئێوەی ئازیز و خۆشەویست بینەر و بیسەری کورتکراوەی بابەتێک دەبن لە ژێر سەردێڕی کاتێک جەستە دەبێتە کاڵاو تند و تیژی سیمبولی دژی ژنان لە ژێر دەسەڵاتی سەرمایەداریدا. لە نووسینی بەڕێز خاتوو بەیان ساڵح. بەو هیوایە ناوەڕۆکی بەرنامەکەمان جێگای سوود و ڕزایەتی ئێوەی ئازیز بێت. فەرموون بۆ بینینی. کاتێک جەستە دەبێتە کاڵا تند و تیژی سیمبولی دژی ژنان لە ژێر دەسەڵاتی سەرمایەداریدا لە نووسینی بەڕێز خاتوو بەیان ساڵح. پێشەکی لە کاتی خوێندنەوەی کتێبی شەهرزاد بەرەو ڕۆژئاوا بەشی یەک فاتمە مەرنیسی خۆمم بینی کە لە لاپەڕەی 231دا ڕوبەڕووی چەمکێکی قوڵ و بیرکردنەوە بوومەوە، چەمکی تندوتیژی سیمبولی کە کۆمەڵناسی فەڕەنسی پیەر بۆردیۆ لە کتێبی زاڵبوونی پیاو سالارانە پێشکەشی کردووە. ئەم چەمکە بۆ ماوەیەکی درێژ سەرنجی ڕاکێشام، چونکە شێوەی شاراوەکانی کۆنتڕۆڵ و چەوساندنەوە دەردەخات کە پشت بە هێزی فیزیکی ڕاستەوخۆ نابستن، بەڵکو لە ڕێگەی سیمبل و کەلتور و گوتاری زاڵ لە کۆمەڵگادا کار دەکەن. ئەوەی زیاتر حەزی منی بۆ ئەم چەمکە زیاد کرد تێبینینی کردنم بوو لەسەر یەکتر بڕێکی ڕوون لە نێوان ئەوەی بردیۆ پێشکەشی دەکات و تیزەکەی نووسەری فێمینیستی ئەمریکی نائۆمی وۆڵف لە کتێبەکەی ئەفسانەی جوانی پێشکەشی کرد، بە تایبەتی کە لە لاپەڕەی 230 کتێبەکەی فاتیمە مێرنیسی دەردەکەوێت. بۆم دەرکەوت کە هەردووکیان بردیۆ و نائۆمی باسی میکانیزمێکی هاوبەش دەکەن بۆ کۆنتڕۆڵکردنی ژنان، تەنانەت ئەگەر دەرکەوتەکان و دەقەکانیش جیاواز بن. بردیۆ ئەو بیرۆکەیە دەخاتە ڕووکە تندوتیژی هەمیشە مادی و بینراو نییە. تندوتیژی لە ڕێگەی کەلتور بەها و پەروەردەوە ئەنجام دەدرێت، وا لە زاڵەکان دەکات زاڵبوونیان قبول بکەن و بەبێ ئاگایی بەرهەمی بهێننەوە. لە لایەکی ترەوە وڵف دەری دەخات کە چۆن ستانداردەکانی جوانی بەسەر ژناندا دەسەپێنرن تەنها ئارەزووی کەسی نین، بەڵکو ئامرازێکی دیکتاتۆریە کە بۆ تەمبیکردنی ژنان و کۆنتڕۆڵکردنی جەستە و ژیانیان بەکاردەهێنرێت. ئەم یەکتر بڕی نێوان دوو بووچوونە دەمانگەیەنێتە تێگەیشتنێکی قوڵتر کە چۆن زاڵبوونی پیاوانە لە چوارچێوەی سیستەمی سەرمایەداریدا کار دەکات کە جەستەی ژن دەگۆڕێت بۆ شوێنێکی وەبەرهێنانی ئابووری و کۆنتڕۆڵی سیمبۆلی لە یەک کاتدا. لەبەر ئەوە گرنگی لێکۆڵینەوە لەم بابەتە و تێگەیشتن لە میکانیزمە ئاڵۆزەکانی. یەکەم، تندوتیژی سیمبولی و زاڵبوونی پیاوسالارانە. پیەر بۆردیۆ باوەڕی وایە کە تندوتیژی تەنها بە شێوە مادیە ڕاستەوخۆەکانی سنووردار نییە، لەوانەیە شێوازێکی نەبینراو وەربگرێت کە لە ڕێگەی سیمبۆلەکان، ماناکان و کەلتورەکانەوە ڕاهێنان دەکرێت کە ئەو پێدەڵێت تندوتیژی سیمبولی. ئەم تندوتیژیە بە نەرمی و هەسپێنەکراو دەناسرێتەوە، چونکە لە ڕێگەی زمان، پەروەردە، ئاین، میدیا و دابوونەریتی کۆمەڵایەتیەوە ئەنجام دەدرێت بەبێ پەنابردن بۆ زۆرەملێ جەستەیی. مەترسیەکە لەوەدایە کە زۆر جار لەلایەن ئەو کەسانەوە قبوڵ دەکرێت کە ڕووبەڕووی دەبنەوە، چونکە ئەوان بە سروشتی یان ئاشکرای دەیبینن. تندوتیژی سمبولی بە سەپاندنی شێوازێکی دیاریکراوی بیرکردنەوە و هەڵسەنگاندن کار دەکات کە پەیوەندیە نایەکسانەکان ڕەوا دەردەکەون، دەبێتە هۆی بەرهەمهێنانەوەی زاڵبوونی کۆمەڵایەتی بەبێ هۆشیاریەکی ئاشکرا. لەم چوارچێوەیەدا بردیۆ چەمکی زاڵبوونی پیاوسالارانە وەک مودیلێکی ڕوونی تندوتیژی سیمبۆلی پەرە پێدەدات. زاڵبوونی پیاوسالارانە تەنها لەسەر بنەمای کۆنتڕۆڵی مادی پیاوان بەسەر ژناندا نییە، بەڵکو بە شێوەیەکی سەرەکی لە ڕێگەی پێکهاتەی سیمبۆلی و کەلتوریەوە دامەزراوە کەوا لە سەروەری پیاوان دەکات سروشتی و ڕەوا دەربکەوێت. لە منداڵیەوە تاکەکان
نوێنەرایەتی عەقڵی و ڕۆڵی کۆمەڵایەتی بەدەست دەهێنن کە دابەشبوونێکی دوانەیی لە نێوان نێرومێ بەرهەم دەهێنن کە تێدا نێرینە پەیوەندی بەهێز، عەقڵ و سەرکردایەتیەوە هەیە، لە کاتێکدا مێینە پەیوەندی بەلاوازی، هەست و ژێردەستی هەیە. ئەم سیستەمە تەنها لەلایەن پیاوانەوە نەسەپێنراوە، ژنان هەروەها بەشداری دەکەن لە زاوزێ لە ڕێگەی ئەوەی کە بوردیۆ پێدەڵێت هابیتوس، واتە سیستەمی سروشتی دەرونی و جەستەیی کە ڕەگی لە ئەزموونی کۆمەڵایەتیدایە. بەم شێوەیە زاڵبوونی پیاوسالارانە دەبێتە سیستەمێکی کۆمەڵایەتی کە لە نائاگایی کۆمەڵدا جێگیر دەبێت، ڕۆژانە لە ڕێگەی کردارە ئاساییەکان و گوتاری زاڵەوە بەرهەم دەهێنێتەوە بەبێ ئەوەی پێوەست بە توندوتیژی ڕاستەوخۆ بکات. بوردیۆ جەخت لەوە دەکاتەوە کە هەڵوەشاندنەوەی ئەم جۆرە زاڵبوونە پێویستی بە هوشیاریکی ڕەخنەگرانە هەیە لەو پێکهاتە ڕەمزیانەی کە پاڵپشتی دەکەن، چۆنکە بەرهەڵستکاری تەنها بە گۆڕینی یاسا یان هەلومەرجی مادی بەدەست ناهێنرێت، بەڵکو بە گۆڕینی شێوازی بیرکردنەوە و پۆلینکردنیشی کە نایەکسانی قبوڵ دەکات بەردەوام دەبێت. ئازیزان و خۆشەویستان، ناوبڕێک دەبینین و دینەوەلاتان. دووەم، زاڵبوونی نێرینە لە چوارچێوەی سیستەمی سەرمایەداریدا. بوردیۆ لە کتێبەکەیدا ئاماژە بەوە دەکات کە زاڵبوونی پیاوسالارانە بابەتێکی سروشتی یان بایۆلۆجی نییە، بەڵکو سیستەمێکی کۆمەڵایەتی و کەلتوریە کە لە ڕێگەی توندوتیژی سمبولیەوە بەرهەم دەهێنرێتەوە، واتە لە ڕێگەی شێوەی ناڕاستەوخۆ و نەبینراوی کۆنتڕۆڵ کە لە ڕێگەی زمان، دابوونەریت، پەروەردە و دامەزراوە کۆمەڵایەتیەکانەوە ئەنجام دەدرێت تا ئەو کاتەی زاڵبوونی پیاو بەسەر ژناندا سروشتی و قبوڵکراو دەردەکەوێت. لە چوارچێوەی سیستەمی سەرمایەداریدا ئەم زاڵبوونە ئامرازێکی پێکدەهێنێت بۆ پاراستنی سیستەمێکی کۆمەڵایەتی و ئابووری دیاریکراو، چۆنکە ڕۆڵی ژنان لە مێژوودا سنووردار بووە بۆ بواری ناوماڵ و چاودێری خێزان، کە هێزی کاری هەرزان بۆ پیاوان لە بازاڕدا دابین دەکات و بەردەوامی دابەشکردنی نایەکسانی کار مسۆگەر دەکات. سیستەمی سەرمایەداری پشت دەبەستێت بە شەریعەتدان بە سیمبل و بەهاکان و زاڵبوونی پیاوسالارانە یارمەتیدەرە بۆ ئەوەی جیاکردنەوەی ڕۆڵی ژن و پیاو سروشتی دەربکەوێت، کە پیاوان وەک بەرهەمهێنەری بەهێز وێنا دەکرێن و ژنان وەک بەخێوکەر و چاودێری ماڵ وێنا دەکرێن. ئەم جیاکردنەوەیە ئاسانکاری بۆ چەوسانەوەی هێزی کار دەکات و بەردەوامی سیستەمی ئابووری و کۆمەڵایەتی مسۆگەر دەکات بەبێ پەنابردن بۆ هێزی ڕاستەوخۆ. زاڵبوونی پیاوسالاری هەروەها پەیوەستە بەوەی کە بوردیۆ پێدەڵێت سەرمایەی سیمبولی کە دەگۆڕێت بۆ جۆرێک لە کۆنتڕۆڵی ئابووری و کۆمەڵایەتی ناڕاستەوخۆ، وەک بێبەشکردنی ژنان لە دەرفەتی کار، کەمکردنەوەی موچەکانیان یان ناچارکردنیان بۆ ڕۆڵی خێزانی بێموچە. بە کورتی دەتوانین بڵین توندوتیژی سمبولی پیاوسالارانە یەکێکە لە کۆڵەکەکانی شەریعەتی کۆمەڵایەتی سەرمایەداری، چۆنکە نایەکسانی جێندەری سروشتی دەردەکەوێت و دابەشکردنی بەردەوامی سەرچاوە و دەسەڵات بە شێوەیەکی مسۆگەر دەکات کە خزمەت بە سیستەمی ئێستا بکات. سێم، ئەفسانەی جوانی وەک جۆرێک لە توندوتیژی سیمبولی. لە کتێبی ئەفسانەی جوانی، نائۆمی وڵف چەمکی توندوتیژی سمبولی وەک شێوازێکی ناڕاستەوخۆ چەوسانەوە دەخاتە ڕوو کە بەسەر ژناندا دەسەپێنرێت لە ڕێگەی پێوەرەکانی جوانی کەلتوری، نەک لە ڕێگەی هێزی جەستەیی یان یاسای ئاشکراوە.
ئەم توندوتیژیە بە بێدەنگی بەڕێوە دەچێت، بەڵام کاریگەریەکەی قوڵە، چۆنکە وا لە ژنان دەکات کە بەبێ ئاگای خۆیان ملکەچ بکەن. وڵف دەبینێت کە ئەفسانەی جوانی تەنها ئارەزووی جوانی نییە، بەڵکو سیستەمێکی دەسەڵاتدارە کە بە بەهێزی لەگەڵ پێشکەوتنی کۆمەڵایەتی و ئابووری ژنان سەری هەڵداوە. توندوتیژی سیمبۆلی لێرەدا دەردەکەوێت لە سەپاندنی مدلیکی دیاریکراو بۆ جەستەی مینەی، جەستەیەکی گەنج و باریک بێ کەم و کۆڕی بەردەستە بۆ بەکاربردنی بینراو. ئەم توندوتیژیە لە ڕێگەی میدیا، ڕێکلام، پیشەسازی فاشیۆن و وتاری پزیشکیەوە بەڕێوە دەچێت، کە تیایدا جوانی وەک بەهایەکی ئەخلاقی و مەرجێک بۆ سەرکەوتن، خۆشەویستی و قبوڵکردنی کۆمەڵایەتی نیشان دەدرێت. بەم شێوەیە جەستە دەگۆڕێت بۆ پرۆژەیەکی هەمیشەیی چاودێری و ڕاستکردنەوە و ئافرەت دەگۆڕێت بۆ ڕەخنەگرێکی سەرسەختی خۆی. لەوەش مەترسیدارتر ئەم ژێردەستیەوە دەرناکەوێت کە لە دەرەوە بسەپێنرێت، بەڵکو وەک هەڵبژاردنێکی شەخسی و ئارزووی تاکە کەسی دەژیت. وڵف ڕوونی دەکاتەوە کە توندوتیژی سمبولی ژنان تەنها لە ڕووی جەستەیەوە لە ناو نابات، بەڵکو لە ڕووی دەرونی و معریفیشەوە، چۆنکە وزەیان بەتاڵ دەکاتەوە، متمانە بەخۆبوونیان لاواز دەکات، کێبڕکێ و دژمنایەتی لە نێوانیاندا دەچێنێت و دووبارە دەیان خاتەوە لە کردداری سیاسی و داهێنەرانە. سەرقاڵبوونی بەردەوام بڕواڵەت دەبێتە ئامرازێک بۆ دوورخستنەوەیان لە دەسەڵاتی ڕاستەقینە. لە کۆتاییدا چەمکی توندوتیژی سمبولی لە ئەفسانەی جوانی ئەوە دەردەخات کە چۆن کولتور دەتوانێت ببێتە جیهانێکی چەوسانەوەی نەرم بەڵام زۆر کاریگەر، و چۆن جوانی وەک چەکێکی نادیار بەکاردەهێنرێت بۆ تەنبیکردنی ژنان و هێشتنەوەی ناهاوسەنگی هێز، بەبێ ئەوەی پێویست بە توندوتیژی ئاشکرا یان زۆرەم لێ ڕاستەوخۆ بکات. چوارەم، توندوتیژی سیمبولی وەک ئامرازێکی سەرمایەداری، جەستەی نێوان زاڵبوون و قازانج. توندوتیژی دژی ژنان هەمیشە بە لێدان یان زۆرم لێ ڕاستەوخۆ ئەنجام نادرێت. زۆر جار فرمێکی بێدەنگ و نادیار وەردەگرێت، دزە دەکات لە ڕێگەی گفتوگۆ و وێنە و ستانداردەکانەوە، وەک سەلیقەی گشتی یان هەڵبژاردننی تاکە کەسی پێشکەش دەکرێت. ئەم توندوتیژیە یەکێکە لە ئامرازە بنچینیەکانی سیستەمی سەرمایەداری لەژێر دەستەکردنی ژنان و کۆنتڕۆڵکردنی جەستەیان. لەژێر دەسەڵاتی سەرمایەداریدا جەستەی ژن کەم دەکرێتەوە بۆ بەهای ئاڵوگۆڕ و دووبارە وەک کاڵایەک پێناسە دەکرێتەوە کە دەتوانرێت بازار بکرێت، بگۆڕدرێت و بەکاربهێنرێت. وەک جەستەیەکی زیندوو سێر ناکرێت کە ئەزموون، یادەوەری و ئازار هەڵدەگرێت، بەڵکو وەک ڕووکەشێکی بینراو سیر دەکرێت کە بۆ بەدەستهێنانی قازانج و بەرهێنان کراوە. زاڵبوونی نێرینە ئەرکی ئاساییکردنی ئەم کەمکردنەوەیە لە ئەستۆ دەگرێت بە گۆڕینی تێڕوانینی نێرینە بۆ ستانداردێکی گشتی جوانی کە بەهای ژنان و پێگەی کۆمەڵایەتی پێ دەپێورێت.
بەڵێ ئازیزان و خۆشەویستانی بینەر بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا بە یەک گەیشتنەوەیەکی دیکە ماڵەوە.